إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، خواهی پروردگار هر لسرتای مروفاتی و پیغمبرانی بو ئێمە ڕەوانە کردووە و بۆ مرۆڤاتی ڕەوانە کردووە بۆ ئەوەی ئەو پێغەمبەرانە ببنە ڕێنمونیکار و ڕێنیشاندەر، بۆ ئەوەی پێمان بڵێن کە ئینسان دەبێ بەندەی خوای پەروەردگار بێت و ژینی بەپێی دینی بێت، بۆ ئەوەی ئینسان بەپێی پەیامی خوای پەروەردگار ژیانی ڕۆژانەی خۆی ڕێکخات. لە ئێستادا کە لەو مانگەدا مانگی ڕەبیع الئەوەلی پێ دەڵێن، ئەو مانگەیە پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم تێیدا لەدایک بووە، بۆیە بە کورتی دەڵێن حکمەتی ناردنی پێغەمبەران. خوای پەروەردگار بۆچی پێغەمبەرانی بۆ ئێمە ناردووە؟ پێغەمبەری کۆتایی ناردووە بۆ ئێمە کە محەممەدە صلی الله علیه وسلم و باقی پێغەمبەرانی دیکە خوای پەروەردگار بۆ چه حکمتێک ناردوونی؟ زۆر حکمت هەن، بەڵام چەند شتێک بە کورتی باز دەکەین. یەکەمیان لە ئامانج و حکمەتی ناردنی پێغەمبەران بریتیە لەوەی کە ئێمە فێرکەن کە تەنها خوای پەروەردگار بپەرستین، واتە بۆ تەوحید و یەکتاپەرستی خوای پەروەردگار پێغەمبەرانی ناردوون. خوای گەورە دەفەرمێت: وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. ئێمە ئینسان و ئەجینەمان تەنها بۆ ئەوە دروست کردووە، ئینسانەکانمان بۆ ئەوە خوڵقاندووە کە خوای پەروەردگار بپەرستن. ليعبدون یعنی ليوحدون، یعنی بۆ ئەوەی خوای پەروەردگاری خۆتان بە تاک و تەنها بگرن، بۆ ئەوەی یەکتاپەرستی لەسەر زەوی بەرپا بکەن، بە تاک و تەنهایی خوای گەورە بپەرستن، بۆ ئەوەی ئینسان هیچ شتێکی دیکە نەپەرستێت، بۆ ئەوەی ئینسان هیچ کەسێکی دیکە نەپەرستێت، بۆ ئەوەی ئینسانەکان یەکتری نەشەوسێننەوە، بۆ ئەوەی ئینسان شتێکی تری لێ نەبێتە پەرستراو لە دنیاەدا، چونکە خەڵکی زۆر هەیە ئەوڕۆ غەیری خوای پەروەردگار دەپەرستێت، جاری وا هەیە بە خۆشی نازانێت، جاری واش هەیە بە خۆی دەزانێت، بەڵام ڕێگای ڕاستی نەدۆزیوەتەوە. خوای پەروەردگار پێغەمبەرانی بۆ ئەوە ناردووە تاوەکو ئێمە فێری تەوحید و یەکتاپەرستی بکەن، فێری ئەوە بکەن کە ئینسان دەبێ بە تاک و تەنهایی ئەڵڵا بپەرستێ و خالق و ڕازقی خۆی بپەرستێت. دووهەمیان لە حکمەتی ناردنی پێغەمبەران ئەوەیە کە ئیقامە حوجە لەسەر خەڵک بکەن، ئەوەیە کەس گلەی نەکات دوایە بڵێ ئەی خوای پەروەردگار خۆ من کەس پێی نەوتم نەمزانیوە، هیچ پێغەمبەرێک نەهات بوو، کتابێکم بۆ نەهات بوو، نەمزانیوە کە چاکەم نەکردووە یاخود خراپەم کردووە نەمزانیوە. خوای گەورە دەفەرمێت: ڕسولا مبەشرین ومنذرین. خوای پەروەردگار پێغەمبەرانی ناردووە بەوەی کە موژدەدەر بن و هەروەها ترسێنەر بن. بۆچی؟ لئلا یەکونە للناس على الله حجة بعد الرسل، بۆ ئەوەی خەڵک گلەی نەمێنی لە خوای پەروەردگار، بەڵگەی نەمێنی لەسەر خوای پەروەردگار لە دوای ناردنی پێغەمبەران، کەسێک نەبێ بڵێ خوای گەورە دینم پێ نەگەیشتووە و نەمزانیوە. ئەوڕۆ خەڵکێکی زۆر هەیە لە پەیامی پێغەمبەران بێ ئاگایە، ئەوڕۆ خەڵکێکی زۆر هەیە و گەنجێکی زۆر هەیە لە ناسینی پێغەمبەر صلی الله علیه وسلم بێ ئاگایە، زۆر شت دەزانێ، ناوی زۆر کەس دەناسێت، زۆر کەس هەیە دەیناسێت کە پێویست نییە بیناسێت،
بەڵام ڕەنگە ناوی پێغەمبەرەکەی خۆی و ناوی باو باپیری نەزانێت، ڕەنگە لە پەیامەکەی شارەزانە بێت، ڕەنگە لە خوڕەوشتی شارەزانە بێت، لە سیرە و ژیانی ئەو پێغەمبەرە شارەزانە بێت صلی الله عليه وسلم. خۆی گەورە ئەو پێغەمبەرانەی بۆ ئێمە ناردووە بۆ ئەوەی ئێمە گلەیی نەکەین لە ڕۆژی قیامەتدا بڵین خۆیان گیان نەمانزانیوە. ئەها لە ناو گۆڕ لێمان دەپرسرێتەوە ئەو پێغەمبەرە ئەو محەممەدە صلی الله عليه وسلم کە هاتبوو بۆ لاتان ئەو پیاوە کێ بوو، چی دەکرد، پەیامەکەی چی بوو؟ ئەی ئینسان کە لە دنیادا شوێنی نەکەوێت، ئەی ئینسان کە نەیناسێت چۆن لە ناو گۆڕدا وەڵامی پێدەدرێتەوە؟ بۆ ئەوە پێغەمبەران هاتوون بۆ ئەوەی ئێمە گلەیمان نەمێنێ و بەڵگەمان نەمێنێت، ئەو پێغەمبەرانە ئیقامە حوجە لەسەر مرۆڤایەتی بکەن. سێهەم لە حیکمەتی ناردنی پێغەمبەران ئەوەیە کە ببنە قودوەیەکی حەسەنە بۆ ئێمە، ئەوەیە کە دین لە دنیای واقعدا بەرجەستە بکەن، ئەوەیە کە پێمان بڵێن ئەو دینەی خوای گەورە ناردوویەتی ئەوە تا لە دنیای واقعدا ئاوا جێبەجێ دەکرێت. تەماشاکەن پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم خوای پەروەردگار کە ئەو قورئانەی بۆ ناردووە زۆرێک لە ئاەتەکانی بە قسە تەفسیر نەکردووە، بەڵکو بەکردەوە لە دنیای واقعدا تەفسیری کردوون، جێبەجێی کردوون بۆ ئەوەی بە ئێمە بڵێت دینداری ئاوا دەبێت تەماشای ئەو پێغەمبەرە بکەن صلی الله عليه وسلم. بۆیە خوای گەورە دەفەرمێت لەقەد کان لەکم فی رسول الله ئوسوة حەسەنە، بەلامی قەسەم بەقەد بۆ تەحقیق و بۆ تەئکیدە خوای پەروەردگار پێمان دەفەرمێت سوێن بەخوا بەڕاستی و بە تەئکید بزانن لەو پێغەمبەرەدا صلی الله عليه وسلم، لە ژیانی ئەو پێغەمبەرەدا، لە چاکەکاری ئەو پێغەمبەرەدا صلی الله عليه وسلم سەرمەشقیەکی زۆر جوان و پاک و ڕێک و پێک هەیە. تەماشای ئەو پێغەمبەرە بکەن صلی الله عليه وسلم. بەڵێ ئەو پێغەمبەرە ئەو زاتە لە هەموو شتێکدا بۆ ئێمە سەرمەشقە، لە هەموو سیفەتێکیدا لە هەموو بوارەکانی ژیاندا بۆ ئێمە سەرمەشقە. ئەو پێغەمبەرە لە ڕووی عیبادەتەوە چاکترین عیبادەتی هەبووە، ئەو پێغەمبەرە لە ڕووی خوڕەوشتەوە باشترین خوڕەوشت و مامەڵەی هەبووە لەگەڵ خوای گەورەدا و لەگەڵ خەڵکدا و لەگەڵ خاو و خێزان و لەگەڵ دراوسێ و لەگەڵ کۆمەلگادا. ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم دەستپاک و ئەمینترین کەس بووە لەسەر ڕووی زەوی، تەنانەت بێ باوەڕانیش بڕوایان بەوە هەبووە کە ئەو محەممەدە ئەمینە، ماڵەکەی خۆیان لەلای ئەو محەممەدە داناوە صلی الله عليه وسلم. ئەو زاتە لە ڕووی حکومڕانی و سیاسەتەوە باشترین نمونەی حکومڕانی و دادپەروەری بۆ ئێمە پێشکەش کردووە و نیشانی ئێمەی داوە. بۆیە خوای گەورە پێمان دەفەرمێت لەقەد کان لەکم فی رسول الله ئوسوة حەسەنە، سەرمەشقیەکی زۆر جوان و چاک هەیە. ئەگەر دەتەوێت باشترین کەس تەماشایکەی چاکترین سەرمەشقت هەبێت کە خوای گەورە شاهیدی بۆ داوە ئەو محەممەدەیە صلی الله عليه وسلم. ئینسان جاری وهەیە تەماشای کەسێکی دنیایی دەکات، جاری وهەیە لە کەسێکی دنیایی، جاری وهەیە لاسایی دەکاتەوە دین و ئیمانیشی نییە. کاکە کێ لەو پێغەمبەرە چاکتر و ئەمینتر هەیە؟ کێ هەیە خوا شاهیدی بۆ دابێ بێجگە لە ئەو پێغەمبەرە، بێجگە لە پێغەمبەران سەلات و سەلامی خوای گەورەیان لەسەر بێت؟ کێ هەیە خوای گەورە شاهیدی بۆ دابن؟ وإنك لعلى خلق عظيم، خوا بەو زات و گەورەی خۆی شاهدی بۆ ئەو محەممەدە داوە صلی الله عليه وسلم کە باشترین و چاکترین خوڕەوشت و مامەڵەی هەیە، چاکترین جۆری حکومڕانی و سیاسەتی کردووە، سەرۆکایەتی ئەو دەوڵەتی کردووە، باشترین دادپەروەری بۆ ئێمە نیشان داوە. لە دوای ئەوانیش هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیکەوا بوو. بەڕاستی ئینسان هەمیشە پێویستی بەوە هەیە کە تەماشای کەسێک بکات، ئینسان پێویستی بە سەرمەشقێک هەیە، پێویستی بەوەی هەیە تەماشای کەسێک کات بۆ ئەوەی دین لەو کەسەدا ببینێت لە دنیای واقعدا ئێمەش چاوی لێ بکەین. ئەوە بریتیە لەو پێغەمبەرە کە خوای گەورە بۆ ئێمەی ناردووە. محەممەد حەسەن قسەیەکی زۆر جوان دەکات کە دەڵێت بەڕاستی گەورەترین خزمەت بۆ ئێمە، گەورەترین خزمەت کە ئێمە بیکەین بۆ ئەو دینە بریتیە لەوەی کە شاهدیەیەکی واقعی لە ئەرزی واقعدا بۆ ئەو دینە بدەین. ئەویش بەوە دەبێت کە ئێمە ئەو دینە لە خۆماندا بەرجەستەکەین، ئەو دیمنە لە سیفەت و ئاکار و ژیانی ڕۆژانەی خۆماندا جێبەجێ بکەین بۆ ئەوەی خەڵک لە دنیای واقع ئەو دینە ببینێت کە ئێمە پێیەوە پابەندین. هەروەکو سەید قوتب و ئەبوو ئەعلای مەودودیش ئەو قسەیان کردووە کە دەڵێن بەڕاستی ئیسلام زۆر پێویستی بەوە هەیە
کە ئێمە لە دنیای واقعدا شاهدی بۆ بدەینە ببینە شاهدی وەختێک خەڵک مسلمانێک دەبینێت بزانێ ئەوەی کە خوای گەورە باسی کردووە و پێغەمبەر باسی کردووە صلی الله عليه وسلم ئەوە تا ئەو کەسانە ئەو مسلمانانە لە ژیانی ڕۆژانەی خۆیاندا ئەو دینەیان بەرجەستە کردووە و ئەو دینە جێبەجێ دەکەن. بۆیە هاوڵان ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەیان لێبێت کاتێک کە دەچوونە وڵاتان بۆ بازرگانی زۆرێک لە خەڵک کاتێک ئەو مسلمانانەی دەبینی ئەمینی و دەستپاکی ئەوانی دەبینی چاکەکاری و ڕەوشت و مامەڵەی ئەوانەی دەبینی زۆرێک لە خەڵک هەر بە خۆ ڕەوشتی ئەو هاوڵانە مسلمان دەبوو ئیمانی دەهێنا چونکە ئەوان دینیان لە خۆیاندا بەرجەستە دەکرد چونکە ئەوان دینیان لە ژیانی ڕۆژانەیاندا جێبەجێ دەکرد خەڵک کە دەیبینین ڕاستی ئەو دینێ بۆ دەردەکەوتو ئیمانی دەهێنا. کاتی خۆی هاوڵان و جێیشی مسلمانان کە دەچوون بۆ جەنگ و جیهاد کاتێک بەلای باغ و باغاتێکدا ڕەت بووبانە ئەگەر خاوەنەکەی لەوێ نەبوایە ئەگەر پێویستیان بە میوەجاتێک هەبوایە میوەجاتێکیان لێ بکردایەتەوە پارەکەیان دەخستە ناو پەڕۆیەک و لە شوێنی میوەکە بە دارەکەیانەوە دەکرد بۆ ئەوەی کە خاوەنەکەی هات میوەکە لێ بکاتەوە پارەکە ببینێ و بزانێ ئەو میوەجاتەی لەو شوێنە کراوەتەوە ئەوە تا پارەکەی لەوێ دانراوە. ئەوەیە قودوەی حەسەنە، ئەوەیە جێبەجێکردنی دین، ئەوەیە بەڕاستی شاهدیدان بۆ دین. هەر کەسێک ئەو خوڕەوشتە ببینێت بەڕاستی ئەو کەسە مسلمان دەبێت و دەبێتە مای هیدایەتی ئەو کەسانە. بۆیە چاکترین سەرمەشق بۆ ئێمە ئەوەیە کە تەماشای ئەو پێغەمبەرە بکەین صلی الله عليه وسلم لە هەموو بوارەکانی ژیان و لە هەموو بوارەکانی دینداریدا. خی گەورە ئەو پێغەمبەرانی بۆ ئێمە ناردووە تاوەکو ئێمە بیان کەینە قودوەی خۆمان، بیان کەینە سەرمەشقی خۆمان، تەماشای ئەوانە بکەین، تەماشای ئەوان ئەو بەڕێزانە و ئەو چاکەکارانە بکەین، تەماشای ئەو پێغەمبەرە پایە بەرزانە بکەین بۆ ئەوەی ئێمەش سەرفراز بین لە دنیا و قیامەت. چوارەم لە ئامانج و حکمەتی نێردرانی پێغەمبەران بریتیە لە پاککردنەوەی دڵ و دەروونمان، بریتیە لە تەزکیەی نەفسمان، بریتیە لە پاککردنەوەی دڵمان، چونکە هەر کەسێک دڵ و دەرونی پاک نەکاتەوە، خۆی چاک نەکات، خۆی نەگۆڕێت، بەڕاستی واقع و دنیا و کۆمەلگای پێ ناگۆڕێت. خی گەورە پێغەمبەرانی بۆ ناردوون، بۆ ئێمە ناردووە یەکێک لە ئامانجەکان ئەوەیە کە نەفس و دەرونی ئێمە پاککەنەوە بەهۆی ئەو پەیامەی کە هێناویانە. خی گەورە دەفەرمێت لەقەد مەنە الله على المؤمنین، خی گەورە منەتمان لەسەر دەکات بەچی؟ إذ بعث فيهم رسولا من أنفسهم، کە خی گەورە پێغەمبەرێکی لە خۆمان لە مرۆڤایەتی بۆ ئێمە ناردووە. ئەو پێغەمبەرە ئەرکی چییە؟ خی گەورە دەفەرمێ یەتلو عەلەیهم ئایاته، ئاەتەکانی خی گەورە بۆ ئێمە دەخوێنێتەوە و بەسەر ئێمەیاندا دەخوێنێتەوە. وەیوزەکیهم، بەهۆی ئەو ئاەت و قورئانە ئەو پەیامە کە بۆی هێناوین دڵ و دەرونی ئێمە پاک دەکاتەوە و تەزکیەی نەفسمان دەکات. ئەنجا وەیعەلمهم الکتاب والحکمە، خی گەورە بۆیە پێغەمبەرانی ناردووە بۆ ئەوەی ئەو کتاب و ئەو حکمەتەی کە بە پێغەمبەران دراوە فێری ئێمەی بکەن. وإن كانوا من قبل لفي ضلال مبين، ئێمە لە پێشتر خەڵک لە پێش ئەو پێغەمبەرە لە گومڕاییدا بوون، نانزانیوە چۆن ژیانکەن، نانزانیوە چۆن لە خی گەورە لە خۆیان ڕازیکەن، نانزانیوە چۆن دەبێ ئینسان غەیری خی گەورە نەپەرستێت. دێ ئەو پێغەمبەرانە بۆ ئەوە هاتوون کە دڵ و دەرونی ئێمە پاککەنەوە و دڵ و دەرونی ئێمە چاککەن. بەڕاستی ئەوەی کە سەرەتا خۆی چاک نەکات، ئەوەی کە دڵ و دەرونی خۆی پاک نەکاتەوە، خۆی نەگۆڕێت، بەڕاستی واقعیشی پێ ناگۆڕێت. پێغەمبەران بۆیە سەرکەوتوو بوون لە گۆڕینی کۆمەڵگادا، چونکە یەکەمین شت خۆیان پابند بوون، دڵ و دەرونی خۆیان پاک کردوتەوە، ئەنجا توانیویانە دەوروبەری خۆشیان و کۆمەڵگاکەشیان پاککەنەوە، توانیویانە دادپەروەری بچەسپێنن، توانیویانە چاکەکاری بچەسپێنن، لەبەرەوەی خۆیان پابندی ئەو ڕێگایە بوون، خۆیان پابندی ئەو پەیامە بوون. ئینسانی وا هەیە ئەو ڕۆباسی چاکسازی و پاکسازی دەکات کەچی بۆ خۆی خراپترین کەسە. حیکاکە تۆ خۆت چاک نەکردووە چۆن خەڵک چاک دەکەیت؟ ئەی ئینسانێک وەفای بۆ خالقی خۆی نەبێت، ئینسانێک حیساب بۆ ئەو خوا پەروەردگارە نەکا کە خالق و ڕازقی ئێمەیە، ئینسانێک حیساب بۆ خوا نەکات، هەیە بە تەمای دنیای تۆ خۆش کات و سێبەر لەسەری تۆ بکات، دەی دڵنیا بە هەتا قیامەت نایبینی.
چاکسازی و پاکسازی بە پێغەمبەران دەکرێت، بە شوێن کەوتەی پێغەمبەران دەکرێت، بە ئینسانی ئەمین و دەستپاک دەکرێت، بە ئینسانێکی دادپەروەر دەکرێت، بە ئینسانێکی دەست بەدەست نوێژ دەکرێت. ئەی کاکە ئینسانی اعتراف بەخوا نەکا و حیساب بۆ خوا نەکات، ئەی ئینساندان بەو خالقە دانێنێت، وەفای بۆ ئەو خالقە گەورەیە نەبێت کە خالیق و رازقی هەموو مرۆڤایەتی و هەموو بوونەوەرە. هەیە بەتەمای وەفای بۆ تۆ هەبێت، دەی دڵنیا بە ناکرێت. خوای گەورە پێغەمبەرانی ناردوون، لە دوای ئەوان شوێن کەوتانی پێغەمبەران سەلات و سەلامی خوای گەورەیان لەسەر بێت، ئەوانە چاکسازی و پاکسازیان پێ دەکرێت، ئەوانە مرۆڤایەتیان پێ ڕزگار دەکرێت لە دنیا و لە قیامەت. بۆیە ئەوانە سەرکەوتوو بوون، چونکە یەکەم کەس خۆیان پابند بوون و خۆیان گۆڕیوە. خوای گەورە ئەو پێغەمبەرانی بۆیە ناردوون بۆ ئەوەی لە دنیای واقعدا دینداری نیشانی ئێمە بدەن، بۆ ئەوەی دڵ و دەرونی ئێمە پاککەنەوە، بۆ ئەوەی ئێمە بەرەو چاکە ببن. پێنجەم لە حکمەتی ناردنی پێغەمبەران بۆ چاکسازی و پاکسازی کۆمەڵگا هاتوون، بۆ ئەوە هاتوون کە دادپەروەری لە دنیای واقعدا بچەسپێنن، بۆ ئەوە هاتوون کە پێمان بڵێن خەڵکی نەدەبێت ژینتان بەپێی دینتان بێت، نابێت تەنها لە نوێژ و ڕۆژوودا عیبادەتی شخصیدا بڵێن ڕوو لە خوا دەکەین، کەچی لە دەرەوە و لە حکومڕانی و لە ژیانی ڕۆژانە و کۆمەڵایەتیماندا بە کەیفی خۆمان بەڕێوە دەچین. پێغەمبەران بۆیە هاتوون پێمان بڵێن کاکە دەبێت ژینتان بەپێی دینتان بێت، دەبێت ئینسان بەپێی ئەو دینە، بەپێی دەستور و یاسای ئەو دینە ژیانی ڕۆژانەی و کۆمەڵایەتی بەڕێوە ببات، حکومڕانی و دەوڵەتداری بکات، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر خۆی حکومڕانی کردووە و لە دوای ویش هەوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم حکومڕانیان کردووە. با تەماشای ئەو ئاەتە بکەین خوای گەورە چیمان پێ دەفەرمێت. خوای گەورە دەفەرمێ قل إن صلاتي ونسكي، ئەی پێغەمبەر بڵێ صلی الله علیه وسلم بە مسلمانان بڵێ، بە خەڵک بڵێ، ئەمن نوێژم و هەروەها سەربڕینم ومەحیایە ومەماتی و هەروەها ژیان و مردنم، یعنی هەموو ژیانی ڕۆژانم بۆ کێیە؟ لله رب العالمین، بۆ پەروەردگاری جیهانیانە، واتە بەپێی دەستور و یاسای ئەو پەروەردگارەیە. ئەنجا ئەو پەروەردگارە لا شەریکە لەهو، هیچ هاو بەشێکی نییە، وبذلك أمرت وأنا أول المسلمين. خوای گەورە بەوە فەرمانی بە پێغەمبەر کردووە صلی الله علیه وسلم کە ئێمە دەبێت لە هەموو ژیانی ڕۆژانەماندا پابەندی ئەو دینە پیرۆزە بین. لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە دەفەرمێت لقد أرسلنا رسولنا بالبينات، خوای گەورە ئامانجی نێردرانی پێغەمبەرانمان پێڕادەگەیەنێت. بۆچی خوای گەورە ئەو پێغەمبەرانی ناردووە؟ خوای گەورە ئەو پێغەمبەرانەی ناردووە بە بەڵگەی ڕوون و ئاشکراوە. وأنزلنا معهم الكتاب، خوای گەورە لەگەڵ ئەو پێغەمبەرانەدا کتابی دابەزاندووە، کتاب و پەیامێکی بۆ ئەو پێغەمبەرانە ناردووە بۆ ئەوەی لەسەر ئەو کتاب و پەیام و بەرنامەیە ژیانی خۆتان ڕێکخەن. ئەنجا والمیزان، تەرازووێکی ناردووەکە بۆچی لیەقوم الناس بالقسط، بۆ ئەوەی خەڵک بە دادپەروەری بەڕێوە بچن، بۆ ئەوەی دادپەروەری بچەسپێنن، بۆ ئەوەی عەدالەت لەسەر زەوی بچەسپێت. خوای گەورە پێغەمبەرانی بۆ ئەوە ناردووە. هەر خوای گەورە خۆی دەفەرمێت خوای پەروەردگار پێغەمبەرانی ناردووە بۆچی؟ بۆ ڕێنمونی خەڵک و بۆ چەسپاندنی دادپەروەری، بۆ حکومڕانیەیەکی دادپەروەرانە، بۆ ژیانێکی ئاسوودە و کامەران لە دنیا و قیامەت. خوای گەورە ئەو پێغەمبەرانەی ناردووە. ئیسلام عەقیدە و عیبادەت و شەریعەتە، پێویستە ئێمەی مسلمان ئەو دینە سەرخەین، ئەو دینە لە ژیانی ڕۆژانەماندا جێبەجێ بکەین، هەر وەکو پێغەمبەر و هاوڵان کردیان سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. خوای گەورە دەفەرمێ هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق، خوای گەورە پێغەمبەرانی ناردووە بەوەی کە ڕێنمونی خەڵک بکەن، بەوەی کە بەرنامەیەکی ڕاستیشی لەگەڵدا نادون، ودين الحق یعنی بەرنامەیەکی ڕاست و تێر و تەسەل کە بۆ هەموو بوارەکانی ژیان گونجاوە. خوای گەورە ناردوویەتی بۆ پێغەمبەرانەدا. ئەنجا بۆچی ناردوویەتی؟ لیظهره على الدین كله، کاکە مسلمان دەبێ ئێمە ئەو دینە سەرخەین بەسەر هەموو دینەکاندا، دەبێ ئێمە ئەو دینە بڵاوکەینەوە، ئەو دینە بچەسپێنین لە دنیای واقعدا. خوای گەورە بۆیە ئەو دینەی ناردووە، پێمان دەفەرمێت تاوەکو ئێوە لە ژیانی ڕۆژانەتاندا ئەو دینە سەرخەن، ئەو دینە بکەن بە بەرنامەی ژینتان، دەبێ ئەو ژینەتان، ئەو ژیانە ڕۆژانەتان
بەپێی ئەو یاسایە بێ کە خوای پەروەردگار بۆی ناردوون. بەڵێ مسلمانی تەواو ئەو کەسەیە کە لە ڕووی عیبادەتەوە عیبادەتێکی تەواو و چاک و ڕێکوپێکی هەیە، ئینسانێکی خواپەرستە و ڕوو لە خوایە. دووهەمیان مسلمانی تەواو ئەو کەسەیە لە ڕووی مامەڵەوە خۆڕەوشتێکی جوان و ڕێکوپێکی هەیە، وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دایەکمان دەفەرمێ کانە خولوقه القورآن، خۆڕەوشتی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم بریتی بوو لە قورآن. کاتێک پێغەمبەر دەبینی هەموو ئەوەی کە لە قورآندا بوو لە دنیای واقعدا ئەو پێغەمبەرە جێبەجێ دەکرد. مسلمانی تەواو ئەوەیە دواتر دیفاع لە ئیسلام کات و ئیسلام کاتە بەرنامەی ژینی لە ڕووی حکومڕانی و دەسەڵاتەوە بەپێی ئیسلام داوای ئیسلام کاوە بەپێی ئیسلام بەڕێوە بچێت و هەوڵدەین ئێمە ئەو دینە پیرۆزە لە ژیانی ڕۆژانەی خۆماندا جێبەجێ بکەین. کەواتە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەومان پێ دەڵێت یەکەم پێغەمبەران بۆ چەسپاندنی تەوحید و بۆ چەسپاندنی دادپەروەری هاتوون، بۆ خۆشکردنی ژیانی ئێمە هاتوون، بۆ چەسپاندنی چاکەکاری هاتوون، بۆ بەختەوەرکردنی ئینسانەکان هاتوون. لە دوای پێغەمبەرانیش دەبێت پێغەمبەران چیان کردووە ئێمەی مسلمانیش ئەوە بکەین. پێغەمبەران دینیان بڵاو کردوتەوە، تەوحیدیان چەسپاندووە، دادپەروەریان چەسپاندووە. دەبێت مسلمانانیش لە دوای ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەوە بکەن کە پێغەمبەر کردوویەتی. دووهەمیان پێغەمبەران لە هەموو شتێک زیاتر خەمی دین و بڵاوکردنەوەی دینیان بوو، خەمی چەسپاندنی تەوحید و یەکتاپەرستیان بوو، خەمی چەسپاندنی دادپەروەریان بوو. ئەوەتە خوای گەورە موسا دەنێرێت کە بە فیرعون بڵێ نابێ بەندەکانی خوای گەورە بچەوسێنیەوە، نابێ زوڵم مستەم لە بەندەکانی خوای پەروەردگار بکەی. خوای پەروەردگار محەممەدی ناردووە صلی الله عليه وسلم کە بە ئەبوو جەهل بڵێت ئەو حکم و دادوەریەی کە تۆ دەیکەی بەپێی نەفس و هەوای خۆت نابێ، دەبێ ئینسانەکان پابەندی شەریعەتی خوای پەروەردگار بن. دەی پێغەمبەران ئەوەیان کردووە، ئەویان بڵاو کردوتەوە، ئەویان چەسپاندووە. ئێمەی مسلمانیش دەبێت لە دوای ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەسەرمانە شوێن ئەو پێغەمبەرە بکەوین، ئەوە بکەین کە پێغەمبەر کردوویەتی، ئەوە بچەسپێنین کە ئەو پێغەمبەرە چەسپاندوویەتی. سەلات و سەلامی خوای گەورە لەسەر هەموو پێغەمبەران بێت. دوعا دەکەین و دەپاڕینەوە خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەین، وامان لێ بکەی کە پابەندی تەواوی ئیسلام بین. یا ربی خوایە گیان وامان لێ بکەی کە بەپێی ئەو دینەی تۆ و ئەو بەرنامەی تۆ بەڕێوە بچین. خوایە وامان لێ بکەی کە تەنها ئەو دینەی تۆ داوا بکەین و ئەو دینەی تۆ بکەینە بەرنامەی ژینمان. یا ربی خوایە گیان بەختەوەرمان کەی بەهۆی ئەو ئیسلامەوە. یا ربی خوایە گیان عاقبەت خێرمان کەی بەهۆی دەستگرتنمان بەو دینەوە. یا ربی خوایە گیان لە دنیا و قیامەت بەختەوەرمان کەی، عاقبەت خێرمان کەی. یا ربی خوایە بە ئیمانەوە بمان ژێنێ و بە ئیمانەوەش بمان برێنی. خوایە وامان لێ بکەی کە ببینە هۆکاری سەرخستنی ئەو دینە پیرۆزەی تۆ، هەروەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم هاوڵان هەوڵ و خەمیان ئەوە بوو کە ئەو دینە بچەسپێنن، ئەو دینە بڵاوکەنەوە. یا ربی خوایە گیان ئێمەش وا لێ بکەی کە ببینە فاعیلی خێر، ببینە هۆی سەرخستنی ئەو دینە پیرۆزەی تۆ. یا ربی خوایە گیان لە ناخۆشی و ناڕەحەتی دەشتی مەحشەر پارێزراومان کەی، لە ئاگری دۆزەخ پارێزراومان کەی، بە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتمان شاد کەی. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.